بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لخزمة جياني أولياء قوركاني أمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم جيان بسر أمر أسينا خزمة ديكيق لا عابد وعارف زور قوركاني أم أمتا كوليكي زور قورو خواناسيكي زور قوري أم أمتايا كأويش عبد الله كري مباركة. عبد الله كري مباركي كري واضحي حنظلي تميمي دايكي خلقي خوارزم وباوكيشي لتركا ولمنطقي مرو لدايق بوا لتركمانستان لصالي سطو هجدي كوتشي لدايق بوا بنماليان ماليكي زور متواضع، باوكي بياوكي فقير، وكريكاريكي زور آزا وإشكاريكي حلال خوري زور باش. أفرمي زوريني عمري إيشي أكربو بياوكي زور دولمند لمرو كباخيكي زور قوري هبو أمش حرسي باخكبو بلان باوكي تنها لبروي أم كري هيا هولي أدا پارو داهات و سروت و سامانەکەی خۆی بکاتە چەند بەشێک و بەشێکی زۆر باشی بۆ ئەم کوڕە هەڵگرێت. هەموو جارێ ئەمەی لەگەڵ ئەم کوڕەی خۆیان ئەکرد، پارەکەی بۆ هەڵ ئەگرت کۆی ئەکردەوە. بۆیە کاتێکەوە باوکی وەفاتی کرد، عەبدوڵڵا بوو بە یەکێک لە کەسە زۆر دەوڵەمەندەکان، خوا پێداوە زۆر گەورەکان. لە 20 ساڵیەوە دەستی کردە خوێندن و علم. طبعا باوکی زۆر باس و خواسی هەیە لەوەی کە چەند حەڵال خۆر بووە، حتا فەرمێکێک لە جارەکان ئەو پیاوە دەوڵەمەندە داوای ترێ کرد، ترێکی بۆ هێنا، ترێکە جوان بوو بەڵام تامی مەیلە و ترش بوو. ئەڵێ چەند جارێک پێوت و ترێکی باشی نەهێنا، تی تۆ لێرە لەناو ئەم ماڵای چۆن ئەم ترێکی جوان ناناسی؟ پتیەوە چەند ساڵ لای تۆ ئیشەکەم هەتا ئێستا دەم بۆ هیچ ترێک لەو تریان نەبردو. بۆیە ئەم حەڵال خۆریەی باوکی ڕەنگ ئەداتەوە لە وەچەکەیە، لە وەچێ ماڵی باوکی سەرۆت و سامانی باوکی بە هیچ شێوازێ باس و خواسی نەمابێ. بەڵام عەبدوڵڵای کوڕی مبارەک هەر ماوەتەوە ژیانی باسی بەسەرهاتی ماڵەکەی باوکی تەواو بوو، بەڵام ئەخلاقی بەرزی عەبدوڵڵا هەتاوەکو ئێستا لەناو ئەم میللەتە هەر بە گەورەی و بە عەزیمی ماوەتەوە. لە 20 ساڵیەوە کە دەست ئەکا بە خوێندن، ئەفەرمێ یەکەم جار کە دەسم پێ کرد لای ڕەبیعی کوڕی ئەنەسی خۆڕاسانی دەسم پێ کرد، دەسم کرد بە خوێندنی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. ئەفەرمێ ئەوەندەی پێ نەچوو ڕەبیعی گیرا و کرایە سجن. ئەڵێ منیش بە هەر شێوازێ بوو خۆم گەیاند و چەند فێڵێکم کرد هەتاوەکو داخڵ بە سجن بم بگیرم. لەناو سجنا گوێم لە 40 حەدیث بوو کاتێک کە ڕەبیع بۆی گێڕامەوە. طبعا ئەم حەدیثانەی کە چلدانن فەرمایشتێکی پێغەمبەریان هەیە صلی الله عليه وآله وسلم باسی ئەمە ئەکا. ئەفەرمێ هەر کەسێک من حفظ على أمتي 40 حديثا من أمر دينها بعثه الله يوم القيامة في زمرة الفقهاء والعلماء. هەر کەس 40 فەرمودە لە پێغەمبەریانەوە صلی الله عليه وآله وسلم لە ئوموری دینی ئەم ئومەتەیە باس کات و هەڵگرێت و پارێزگاری لێ بکە، لە ڕۆژی قیامەتە لە زمرەی فقها و علەما حەشر ئەکرێت. وەندە پلەکەی گەورەیە. بۆیە علەما هەمووی ئەربعینیاتیان هەیە. ئەربعینی ئیمامی نەوەوی هەیە، الأربعین في الجهات ابن تەیمیە هەیە، ئەربعینەی نیسائی هەیە. والحاڵ لە هەموو شتێکا علەما هاتوون 40 حەدیثیان کۆ کردوێتەوە، هەر یەکە بەڕە و ئیجتیهادی خۆی وتی بەشکم بەر ئەم حەدیثەی پێغەمبەر بکەوم صلی الله عليه وآله وسلم. و عەبدوڵڵای کوڕی مبارەک یەکێکە لەوانەی کە 40 حەدیثی لە زوهد و ڕەقائقا کۆ کردوێتەوە، 40 حەدیثی لە جیهادا کۆ کردوێتەوە. زۆر گەڕاوە بە دوای علمە. لە ساڵی 141 کۆچی بەقایەی تابعین هەر کەسێ مابێ عەبدوڵڵا هیجرەتی کردو چۆ بۆ لای، زۆر ماندوو بووە.
چۆتە میسر چۆتە شام چۆتە جەزیرە چۆتە بەسرە چۆتە کوفە هەموو ئەو شوێنانە گەڕاوە بە دوای عیلمە بە دوای فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم هاتوۆتە بەغداد ئەنەسی کوڕی مالیکی بینیوە ئیمام ئەبوو حەنیفەی بینیوە ئیمامی ئەوزاعی بینیوە سوفیانی ثەوری بینیوە هەندێکە فەرموو سوفیانی ثەوری لە تەڵەبەکانیەتی هەندێکە فەرموو سوفیانی ثەوری لە ماوەساکانیەتی طلبەی فوضەیلی کوڕی عیاض بووە کە دەرسی پێشتر عەرزم کردو باسم کردو ئیمامی ئەحمەد بە خزمەتی ئەم گەیشتووە عەبدوڵڵای کوڕی مبارەک پیاوێکی زۆر گەورەیە ئەفەرمێ لە یەکێکە لە قودەمای ئەم ئومەتەکە کتێبی دانابێت طبعا کتێب لە سەدەکانی هیجریە و وردە دەستی پێکردو لەم ئومەتە دوو لەو کتێبانەی هەتاوەکو ئێستا چاپ کراون کتێبی ڕقائق و کتێبی جیهادی عەبدوڵڵای کوڕی مبارەکە سفيان الثوري لقسيك مشهوريا أفرمي إني له أشتهي من عمري كله أن أكون سنة مثل عبد الله ابن مبارك أفرمي بيم خوش بو همو عمر بأندازي يكسال عبد الله كوري أو بمبارك بيكسال يعني همو عمري خوم سفيان الثوري بو عظمتي خوي بلي همو عمر بأندازي يكسال عبد الله كوري مبارك بي عبد الله كوري مبارك كان قوربو بي أفرمي حد شيء أكم وأنا تواني أو مني والله تواني سر جشمنيه ولا أقدر على 3 أيام ناتوان مسر عبد الله كوري مبارك بم ابن عيينة أفرمي سيري أصحابي بيغمبر مكردوه صلى الله عليه وسلم والسيري عبد الله كوري مبارك مكردوه عبد الله كوري مبارك للتابعي تابعين أفرمي السيري مكردوه لنيوان أصحابه أوا هيس فضل قوريك من أبني تنها أو النبي أوان بيغمبريان بينيبو صلى الله عليه وسلم جهاديان لخزمتها كردبو أم بيغمبري صلى الله عليه وسلم نبينيب سويدي كوري سعيد أفرمي بينيم آوي زمزمي أخوار دوا لبناي كعبايا بينيم لما كايا آوي زمزمي أخوار دوا طبعا درساني بيشو لأذكارك أبوان باس كردون آوي زمزم أجر خوار توا فرمودكي بيغمبر صلى الله عليه وسلم باسكي ماء زمزم لما شرب له بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله خواه جان بستومك بيغمبرك صلى الله عليه وآله وسلم فرمويتي هر كسي بهر نيتك آبي زمزم بخواته أو شتي وجيراء به نيتك لدلتا دائنيتو أو كأخويتو أو شتد بويتدي أفرمي عبد الله كوري مبارك بيني آوي زمزمي بدسه وبو بس ندي خوي فرمودكي بيغمبري صلى الله عليه وسلم باس كردو فرمي خوايا من أم أو أخو موا تنها بو إلى الرجي قيامتها لصحيح محشرات تينوم نبي سري أو بيا وجورانك أولياء جورات شون بير للدنيا ناكاتو بير ليأكاتو لعطش الرجي قيامت همو عمري أم بيا وجورا لسيب بابا سرفوا كألين زور كاديم باسي ولي خوا أكين بمن واي ولي خوا أبي فقير بي أبي جلكاني شر بي أبي أوابي أم نظرية لعبد الله كوري مبارك نية بياوي كي زور دولمند بازرگاني كي زور جورية همو عمري سيبش يان لعلم سرفي كردوه يا لتجارة بازرگاني وباركي بخشي ولا بناي خوايا يا للجهاد ولا بناي خوايا لم سيب ورائي شكر بويا بيشترجع عرضم كردن أولية جورانا همو يان لميداني جهادا جاني خوان بسر بردو وجاني خوان صرف كردو أفرمي أجر سيري حياتي أمد بكردايا أم كان كلمات يا أخوان دو ورع خشيتي يا أخوان دو بيائك زور وارعي جورا زور خوي أبارز لحرام هميشه علمي بلاو أكردو زاهدي كي دولمن بو زاهدي جبو دولمن يجو زور كاتباسي زهد كري وأزاني بيائك شق وشري بجلي بحالي بمالي نأم زور دولمن لقل أوش زاهد ومالك اللي دسي أبو لدل يا نبو لإنفاق بخشن ديا زور جوربو يك يقول له مجاهد جورانيك لبلاد روما هميشا لميدان الجهاد خلق أي بينيو بويا يك لطلبة كان إجارته أفرمي له يك لجنگ كان لقل روما لمنطقي فلسطيني أمره أفرمي جنگي كي زور تندبو على كسي كي زور آزال لناو نصارى كان وهات دروا بو منافسة مسلمانا على يكم مسلمان شو لبرانبري وصا مسلمان كي شهيد كرد دوم شو شهيدي كرد سيهم شو شهيدي كرد على كاتك مزاني كسي كي دمو تشاو بسراو شو على جنگي كي زور قورة كرا لبينيانا على أم مسلمان زور لاواز بو ضعيف بو
بەڵام جەنگێکی زۆر ئازان و قارەمانانە ئەکرد ئەڵێ کاتەکە زۆری پێچوو ئەوی ڕاوەنا ئەوی ڕاوەنا پەلاماریەکیان ئەدا زۆر هەوڵیاندا ئەڵێ لە ئەخیرا موسڵمانەکە زاڵ بوو بەسەریە ئەڵێ موسڵمانان هەموو ئەڵڵاهو ئەکبەریان کرد هەموو بەرەو پیری چوون ئەڵێ کە منیش ڕۆشتم لێ نزیک بوومەوە سەیرەکەم کەمێک لە ئەو پەتەی کە یاوەتی لە دەموچاوی ئەو پەردەی کە یاوەتی لە دەموچاوی ئەڵێ سێرم کرد تۆزێکی دەرکەوت عەبدوڵڵای کوڕی مبارەک ئەڵێ چوم دەستم برد بۆ عینەکە تۆزەکەم بەرز کردەوە ڕیشیم بینی زانیم ئەوە وتی فەزەحمان مەکرد لای کەس بێدەنگ بە تصور کە ئەم زاهیدە گەورە ئەم عابیدە گەورەی ئومەتی کە لە مجاهیدە زۆر گەورەکان ئەفەرمێ جارێک لە شام کەسێک لە مەیدانی جیهادا پێکەوە جەنگیان ئەکرد طبعا نظامی جەنگی ئەو کاتە زۆر شەریفانەتر بوو لە ئێستا تصور کە ئەگەر کاتی عیبادەتی موسڵمانان هاتبێ کافرەکان دەستیان لە جەنگ هەڵگرتووە چاوەڕێیان کەوتا موسڵمانەکان نوێژەکەیان تەواو کرد اینجا شەڕ دەستی پێکردوتەوە ئەگەر کافرەکانیش کاتی نوێژیان بوو بێ موسڵمانەکان وەستاون شەڕیان نەکرد چاوەڕێیان کرد ئەفەرمێ کەسەکە لەگەڵ عەبدوڵڵای کوڕی مبارەکە بربەرەکانی یەکیان ئەکرد ئەڵێ بە عەبدوڵڵای وتی کاتی نوێژمە جارێ شەڕەکە ڕاگرە ئەڵێ ئەوی شەڕەکەی ڕاگرت سەری کەسەکە سوژدەی برد بۆ خۆر ئەڵێ دوو سێ جار هاتە خەیاڵم کە شمشێرەکەم بەرزکەمەوە لێیدەم سوژدە بۆ غەیری خوا بە نا ئەمە ئەخلاقی کەسی موسڵمان نییە ئەڵێ دوو سێ جار شمشێرەکەم بەرز کردەوە نەمکرد ئەڵێ کە نوێژەکەی خۆی تەواو کرد ئەڵێ زۆری پێچوو حتا وەکو خۆر ئاوا بوو بە تەواوی هەر نوێژی کرد چکە ئەوانەی کە خۆرپەرستن لەو کاتێک کە خۆر ئاوا ئەبێتە سەرخەنە سوژدە بۆ خۆر ئەڵێ دوای سەری بەرز کردەوە و ئەڵێ سەیری کردم وتی ئەی عەبدوڵڵا ئاگام لێ بوو یەک دوو جار خەریک بوو ئەوە بکەی پەلامارم بدەی بۆچی پەلامارت نەدەم ئەڵێ وتم وەڵاهی دینەکەم ڕێگەم نادا غەدر لە کافریش بکەم نابێ غەدر لێ بکەم من پێم وتی بڕۆ نوێژی خۆت کە بێ نوێژی خۆت کە تاعەتی خۆت دەکەیت و موسڵمان زۆر مەردە ئەو نامەردی کە ئەمڕۆ هەیە لە جیهانە بە حەیاتی لە صیفەتی موسڵمانان نییە موسڵمان کاتێک کە مجاهیدە زۆر مرد و پیاوە کەسێ شمشێری بەدەستەوەی ڕەک بەرامبەرەوە ساو جەنگی لەگەڵاکە غێری ئەوە جەنگی لەگەڵا ناکە بۆیە درێژایی مێژووی ئیسلامیە ئافرەتێ نییە کوژرابێ مناڵێ نییە دیقەت ئەدەی عابیدێک نییە عابید عەبەدایەتی بکە لە شوێنەکەی خۆی لە هەر پەرزگایەکەی حەزەکەی بتپەرز بێ قەت موسڵمان نەچێت سەر ئەو کەسە مادام شمشێری پێ نییە بڵۆن بە ئادەی با بیکوژین شتیوان نەبوو لە مێژووی ئیسلامیە هەندێک ثەقافات هەیە ئێستا ئێمە لەبەرەوەی ژێردەستەین تووڕە بووین تووڕە کاردانەوەمان هەیە هەندێک غەڵەتی زۆر گەورە لە ئومەتی ئیسلامیە ئەمڕۆ ڕوئەدا ئەو غەڵەتە گەورانە هۆکارەکەی ئەوەیە کاردانەوەی لەسەر فقهی ئیسلامیدا نەوەزراوە گەنا فقهی ئیسلامی زۆر دقیق حتى سيدنا خالد رضا ورحمة الله لفتح مكة أفرتك كشت پیغمبری خوا صلی الله علیه وسلم هات سر میتکی خوانکشی دا فرمی اللهم إني بريء مما فعل خالد خو من بريم لو که خالد کوڕی ولید کردی شو امتی اسلامی امتی ڕۆشتە امتی اخلاق الله کەسەکە ڕووی کرد عەبدوڵڵای کوڕی مبارەک وتی یعنی تۆ توانید من بە ئاسانی بکوژی چەندێکە شەڕەکەن پێکەوە منت نەکوشت تەنها لەبەرەوەی غەدرم لێ نەکرد والله ئەو خوای کە ئەو خۆرەی تۆی دروست کردو ئەمری پێ کردوم کە غەدر لە تۆ نەکرد الله کەسەکە ئەم قسەی زۆر تەئسیر دەکرد جەنگی لەگەڵ عەبدوڵڵای نەکردەوە الله کەمێک وەستا بۆ هەیە کوشایەتمانی هێنا هاتە سەفی موسڵمانانەوە سەری ئەم ئەخلاقە بەرزانەکەن ئەم ڕەوشتە بەرزانەکەن عەبدوڵڵای کوڕی مبارەک پیاوێکی زۆر وارع بووە ئەفەرمێ جارێک لە شام قامیشێکم لە کەسێ وەرگرتم بە یارمەتی خۆ شتێکی پێ ئەنووسم ئەڵێ نامەیەکم پێ نووسی و ئەڵێ هیچ بیرم نەبوو ئاگام لە خۆ نەبوو قەڵەمەکەی ئەو قامیشەکەی ئەو قامیشە بچکەڵەکەم قسەی گیرفانم طبعا قامیشەکە لەو کاتا هیچ شتێک نەبوو قامیشێکی بچووک بوو بە چەقۆیە دایانداوەتەوە هەر ئەوەندە بوو قەڵەمەکە هەمووی ئەوە بوو ئەڵێ ڕۆشتمەوە بۆ خۆراسان بۆ تورکمانستانی ئەمڕۆ ئەڵێ چووم لەوێ دانیشتم لە ماڵەوە سیرەکەم قەڵەمی کابرام پێ ئەڵێ ڕێک گەڕامەوە بۆ شام بۆی قەڵەمەکەی بدەم ئەو پارچە بچووکە لەوچێ کابرا هەر گرنگیشی پێ نەدابێ بەڵام نە ئەمە ئەمانەتێکە بە ئەمانەتێ لێ وەرگرتووە ئەبێ ئیلا بیگێڕێتەوە ئەمە وەرعە ئەمە خواناسی ئەمە تاعەتە ئەمە دینداریە پیاوێکی زۆر بەخشندەی گەورە بووە ئەڵێ براکان و ڕەفیقەکانی هەموو جارێک کۆبوونەوە لە مەڕ و لە خۆراسان وتیان ئەمانەیە لەگەڵ تا بێن بۆ حەج ئەڵێ وتی ئادەی کێ پارەی پێ هەمووی بۆم بێن ئەڵێ هەموو پارەکانە لەسەری نووسی خستە سندوقێکەوە و دای خستوتی دێ با بڕێن ئیتر مادام پارەکان لای من ئەبێ خۆم بۆتان سەرفەکەم بابەتێک هەیە لە فقهی ئیسلامیە چەند کەسێک پێکەوە سەفەریان کرد سونەتە پارەکانیان لای یەک کەس بێ
أفرمي بورقكم هذه إلى المدينة لسورة كهف خوێندوتانە تەوە أصحاب الكهف ئەڵێن چی بە وەرەقەکانی خۆتان بە پارەکانی خۆتان يعني پارەکانی خۆیان بوو کۆیان کردووە لە یەک کەسدایان نابوو بۆی ئەفەرمون لەناو المناهدە لە بابی فقهی ئیسلامیە خەڵک کە سەفەریان کرد سێ بران سێ ڕەفیقن پێکەوە یەک دانیان مەساریفەکە ئەوانی تر هەموو پارەکان لای ئەو دائەنێن مەسەلەنێکی 10,000 15,000 دائەنێن ئەم هەڵیەگرێت و پارەکەیان بۆ سەرفەکە ئەوەی کە لە سونەنەکان عەبدوڵای کوڕی مبارەک پارەکانی هەمویان کۆ کردەوە خستە ناو سندوقێکەوە و بردنی چون حەجیان کرد شتی بۆ کڕین زۆر خواردنی باشی ئەدانێ لە ڕێیە هەر هەموو تا گەڕانەوە کە گەڕانەوە سێ ڕۆژ طبعاً عرفی ئەو کاتە لەگەڵ ئێستا جیاواز بوو حاجی هەر شوێنە کە گەڕابنەوە لە یەک شوێن دانیشتون خەڵک هەموو چۆ بۆ ئەو شوێنە بۆ لایەن ئەوانە بۆ ماڵ بگەڕی ئەڵێ هەر هەموو هاتن لە پەنای مزگەوت تا سێ ڕۆژ دانیشتن خەڵک ئەهات خواردن ئەدرا بە خەڵک هەموو ئەم عالەمە ئەهاتن بەڕێکران ئەڵێ دوای سێ ڕۆژەکە فەرمووی براکانم دەی کۆ بنەوە ئەڵێ سنووقەکەی هێنا کردیەوە هەر کەسە ناوی خۆی لەسەر نووسرا بوو هەر کەسە پارەی خۆی پێدایەوە ئینفاقی عەبدوڵای کوڕی مبارەک لە تەسەووران نییە بۆیە ئەفەرمون هەموو بازرگانەکەی لە پێناوی ئینفاق و بەخشی نابووە کۆمەڵی قسەی گەورەی هەیە عەزیمی هەیە ئەم پیاوە گەورە لە خزمەت قسەکانی ئەبین هەندێکیان ئەفەرمێ من استخف بالعلماء ذهبت آخرته هر کس سوکایەتی بزانیان کە إلا آخرەتی خۆی لە دەست داوە مسئلەی علماء لە ئومەتی ئیسلامیە زۆر احتراماتی تایبەتیان هەیە بەشێک لە عەقیدەی ئێمە وندين الله باحترام علمائنا الهداة بالدين أزان احترام علماء كان من بقرين أفرمي ومن استخف بالأمراء ذهب الدنيا الكسج قال طب أمريكان كانت دنياي لدز الروج كأمريكان عقوبة أدن ومن استخف بالإخوان هركز برفق كان يخوي قال طب كاتو بسوك سيريان كات ذهبت مروءته كسياتي نامنة أو كس أفرمي دو خصلت هي لهركس يكهابن أو كسر رزقار بوا زۆر ڕازگۆ بێ لەگەڵ خۆیە ئەصحابی پێغەمبەری صلی الله عليه وسلم زۆر خۆش بێ ڕقی لە هیچ سەحابەیەک نەبێت ئێمە شتێکمان هەیە لە دینە پێوترێ ئیسناد ئەوەیە هەموو فەرمودەیەک هەموو ئاەتێکی قورئان هەموو ختمێک هەموو ئەمانە سەنەدمان هەیە سەنەدەکان چۆنە فلان کەس لە فلان کەسەوە گەڕێتەوە فلان تا سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم حتى ئەم کتێبانە هەمووی ئەوایە ئەم کتێبی ئەذکارەی ئیمامی نەووی ئیجازە هەیە حتى وقصر إمام النووي كخوي نسيتي هم كتابة كان أو علماني الزاران ككتابي النسيوة طلبي كان وتوته سنديان في داوة إترهاتوها تأمره أفرمي أم إسنادا بشكل الدين الإسناد من الدين ولولا الإسناد لقال من شاء ما شاء كل أجر إسناد نبوة حركس الله خوي وقصي أكل حركس الله خوي بدم في غمر وصلى الله عليه وسلم بدم في وجورة كان وقصي أكل بلام علماء دائما تحقيقي أم إسناد أكل جارك حبيبي جلا برسالي كل عبد الله وتي باشترين شتي بدري بإنسان خو عطايك بإنسان تشتيك فرمي والله أو خو عقلك يزور جورو باشبات تي أجنبه خو أوي بي عطانا كذا وتي أدبك جوروبات أجر عقلي شنبي بأدبي هرباش فرمي أجر أدبي جنبه فرمي أجر كسيك برايك يزور دل صوزت هبي رفيقك يزور شاكت هبي هم إشاء أهلي استشارة باستشارات بيبكا تي أجر ويشن دزنكود وتي صمت طويل بأدنك بموايكي زور بتواني خود كنترول كي هيج قسنكي أوش هالنعمتي خوايا وتي يقر أوش منبو هالقسم زورة كردو عقلي شنبو أدبي شنبو يكي جنبو استشاري بيبكم تشيبكم وتي موت عاجل أو زوب مري أو قورة النعمة زوب مري قورة النعمة عبد الله كوري مبارك له هيت وفاتي كردو هيت محافظي أنبارة بارزقاء أنبار شوێنێکمان هەیە بە ناوی هیت لە نزیکی فوراتەوە فورات بە ناوی تێ ئەپەڕێ قەبرەکەی هەتاوەکو ئێستەش ماوە شوێنەکە لە هیت لە عێراق کۆتاشت لە خزمەتانە باسی کەم ئەم پیاوەکە لە مەیدانی جیهادا بووە جارێک فوضەیلی کوڕی عیاض ئەبینێ ئەم پیاوە زۆر سەفەر ئەکا ئەژزانێ عابیدێکی زۆر گەورەیە نامەیەکی بۆ ئەنووسێ ئەی عەبدوڵای کوڕی مبارەک کورە وەرە بۆ لای کەعبە بۆ خۆت خەریکی عیبادەت بە ئەوەنە مەگەڕێ سەفەراتی زۆر مەکە لو كات عبد الله كوري مبارك نامكي بيك لجهاد أبي لميداني جنگ جهاد أبي عبادتي كسي أجري زورة فضلي زورة بس عبادتي دس جمعي جرانوي هيبت بأمتي إسلامي زور فضيلة كي قوري بويا ديت
نامەیەک ئەنووسێ بۆ فوضەیلی کوڕی عیاض شعرێکە بۆتە بەشێک لە مێژووی ئیسلامی هەمیشە ئەو شعرە ئەوترێتەوە. فوضەیلی کوڕی عیاضم بۆ باسکردن کە پێوتراوە عابد الحرمین، مدەتێ لە پەنای کەعبا بوو مدەتێ لە مەدینە بوو. أفرمي لشعرك يا عابد الحرمين لو أبصرتنا لعلمت أنك بالعبادة تلعب. أي عابد حرمين أجر تو لم كاتا إما ببيني خريكيشين تي أجيك خوت لنوع عبادة كانت بالعبادة بأكل بمعنى فيه يعني في العبادة تلعب لنوع عبادة كتا ياري أكي بتشاو أمكار جوريك إما إيكين. من كان يخضب جيده بدموعه فنحورنا بدمائنا تتخضب. أجر كسيك كل مي خوي وقبي خوي تركا بفرميسك كاني أو إيما قرج خومن تر أكين وباراو أكين بخوانا كان من أو كان يتعب خيله في باطل. أجر كسي أسبكي خوي لنا باطلا ماندوبك فخيولنا يوم الصبيحة تتعب. أو أسبكاني إيما لبربياني جنگ جهاد لبينا يخويا مانو أبن. الريح العبير لكم ونحن عبيرنا رهج السنابك والغبار الأطيب. أو بونا خوشوي جوانو أو ريح باكي دوروبري كعبة بو إيوة عبيرو باكي وجواني وجمالي إيما بوني خوشي إيما بريتيا لا تبوتوز وغباري نالي أسبكان من آي چن غبارو چن خولكي باكو بيقرده. سنابك لزمان عربية بنالي أسب أو تريا قراخي قاتي أسب. ولقد أتانا من مقال نبينا لما قالوا قصي في غمرنا صلى الله عليه وآله وسلم هاتوا قول صحيح صادق لا يكذب. قصي كزور صحيح صادقاني في غمريان صلى الله عليه وآله وسلم هاتوا واردة فرميتي لا يستوي وغبار خيل الله في أنف امرئ ودخان نار تلهب. فرميتي توزي جهاد لبناوي خوايا شو ناولوتي هركسك وأجري برناك أجر لقل توزاك ونابنو. هذا كتاب الله ينطق بيننا ليس الشهيد بميت لا يكذب. أو كتاب خوايا لبين معنا قرآن الشهيد وكو مردوي ترنية بلي شهيد زور برزة زور قورية من لميدان كام لعل خوايا قورة شهادة بقسمتك. أفرمك أمنا ما يجيش تفضيلي كري عياض فمرجع عبد الله كري مباركة فرمي يكس نازانم لسر زوية عابد وباشتر بي لفضيلي كري عياض كنا ما كجيش تخزمت فضيل دسي كربا قريان فرموي صدق راسي فرمي قصكي طواو. أميكا عبد الله كري مبارك أيكا لميدان جنگ وجهاد وخواناسيا بلايكي زو برزبه همو كز ناكري همو كز ناقات أمثله. أما حياة جياني يشق لأولياء زور قوركاني أمتي في غمرة صلى الله عليه وآله وسلم بيشق لو أولياء قورانيك تصور كان لميدان جهاد لميدان تجارة لميدان علم عمري خوي فناءك مالي خوي فناءك. أما فقهيك زور قوري أبو إيما مرسني أو كسانيك ولي خوان إما وابزاين تنها أهلي ناو مزقوتا كان جاري واي كسيكي ناو بازار بني أهلي خوايا يكل أولياء خوا كسي أبيني لميدان جهاد كسي أبيني لميدان علم كسي أبيني لميدان فقه لميدان بخشين وعطايا هرهم أمانة أكري ولي خوابن وإنسان قط جماعتك يخوي وجروبك يخوي تنهب ولي خوا نزاني سرزوي هرهم يبر لولي خوا. أما جيك كلا أولياء زور جورا كان كعبد الله كوري مبارك بأمر لخزمتي يا أبوين ككوتاي عمري لصالي سطوها اشتاويك وفاتي كردو شصتو 6 صال وفاتي عمري كردو وفاتي كردو. طبعا زورن أو أولياء جورا علماء جوراني دعاء كردو خو عمري أن بقدر عمري بيغمر بك صلى الله عليه وسلم زور يكيك لو أنا عبد الله كوري مبارك زور حزيان كردو لعمرك بمرن كبيغمر صلى الله عليه وسلم تيا رشد أمهم وذخيرة جورية حتى كوتاي جيان لكتاب كاني أمتي إسلامي ناوي أمبيا ونابر هزاران صالتين عمري أمتي بناوي هر نابر إيك الأولياء كاني خوا أبيت شربتك إلى بيني خوي وخوايا أبيت شن صاغ بو بيت شن رق بو بيت شن صادق بو بي خوا جل جلاله أواهشتيتي وناوكي دوما لذاتي باش پروردگار خوايا جان رحمته بزي خود وسلمنا ببارن خوايا إيمان من سلامتك يا ربي خوايا لهمو گناه كان من ببورا گناه بأشكرا كردو ما نعفو منك گناه بپنهان كردو ما نعفو منك گناه نمن زاني كرد ما نعفو منك گناه زاني ما نزياد روي منك خوايا عفو منك
خۆی ئەمە کەلیماتی ئەم پیاوە گەورانە باسەکەین و لە خزمەت ژیانیانە ئەبین لەعەل نورێکی ئەوانمان بەرەکەوێ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت پەروەردەیەکی زۆر دروستمان کە زۆر بەهێزمان کە لە حەقیقەتی شەریعەت و دین و ئیمان تێمان گەیەنە عەقیدەمان دامەزراوکە عەقیدەمان پتەوکە پشت بەستنمان بە خۆت بەهێز کە ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە قبوڵێکی زۆر گەورەمان بدەرێ لەسەر زەویە یا رب العالمین خۆی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت قبوڵێکی زۆر گەورەمان لە ئاسمان بدەرێ یا رب العالمین ئیلاهی ئەم پیاوە گەورانە هەموویان لە مەیدانی جیهادێکی حەقیقی زۆر گەورەیە بوون ئیلاهی ئێمەش ئەمڕۆ ئەهلی غەزە بە ئەهلی ئەو جیهادە حەقیقی و گەورەیە ئەبینین کافران دەستەویە خەبوون لەگەڵیانە پەروەردگارە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمڕۆ بێکەسترین و بێحاڵترینە تاکە هانای هەمان بێت تەنها تۆ یا ئیلاهی بە هانامانەوەرە یا رب العالمین ئومەتی ئیسلامی سەرخە یا ئەکرەم الئەکرەمین خۆی داوات لێ ئەکەین ئەهلی غەزە زاڵکە بەسەر یەهودا یا رب العالمین خۆی ملی نەسارا و یەهود بشکێنە یا ئیلاهی شکستێکی گەورەیان بدەرێ لە مێژووە دەنگ بداتەوە یا رب العالمین خۆی گیان هەر کاتی ئاگرێکیان بۆ حەرب و شەڕ هەڵگیرسان بێت تۆ خۆت کوژاندوتەوە یا ئیلاهی فتنە و فەسادی یەهود و نەسارا و مەجووس لەسەر ئەم ئومەتە بکوژێنەرەوە یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بە بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمان گرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت خوایە قبوڵێکی زۆر گەورەمان بدەرێ یا رب العالمین لە ساحەی مەحشەرە لە زێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە ئیلاهی داوات لێ ئەکەین سەڵات و سەلامی ئێمەی پێ بگەێنە سەلامی ئێمە بە ڕۆحی پاکی بگەێنە یا ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بێنە یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی خوشک و براکانمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی هاوڵ و خۆشەویستانمان ببوورە لە گوناهی ماوەسا و قوتابیمان ببوورە هەر کەس مافێکی بەسەرمانەوەی خۆی لە گوناهی ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر کەسێ غیبەتی کردن خۆی لە گوناهی ببوورە غیبەتی هەر کەسمان کردو خۆی لە گوناهی ببوورە هەر کەسێ زوڵمی لێ کردن خۆی لە گوناهی ببوورە زوڵممان لە هەر کەسێ کردو خۆی لە گوناهی ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرەجاتمان بەرز کەرەوە لە دنیا دەرەجاتمان بەرز کەرەوە لە ئاخرەت بمان کردە خزمەتکاری ئەم ئەولیا گەورانە یا رب العالمین ئیلاهی دڵمان ڕۆشن کە بە نووری وتەکانیان یا ئەکرەم الئەکرەمین خۆی گرفتەکانی ژیانمان بۆ چارەسەر کە چاکەکانی دنیا و ئاخرەتمان پێ عەتاکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان کەم ڕزقە ڕسی حەڵاڵی زیاد کە ئیلاهی هەر کەسێکمان نەخۆشیێکی هەیە خۆ شیفای بۆ بنێرە ئیلاهی هەر نەخۆشیە پێمان زانیوە یا پێمان نەزانیوە خۆ شیفامان بۆ بنێرە یا ئیلاهی مسلمانێکی زۆر تەڵەبی دوعای خێرمان لێ ئەکەن پێیان وایە کە ئێمە ئەهلی سەلاحین ئێمەش بە کۆڵی تاوانەوە یا ئیلاهی هاوارەکەین لە تۆ خۆیە چۆن خستە دڵیان کە بە ئێمە بڵێن ئەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنەوە گرفتەکانیان چارەسەر کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر ئەم مەجلیسانەی ئێمە ببارێنە قبوڵمان کە لای خۆت یا رب العالمین خۆیە دوعاکانمان وەرگرە خۆیە نوێژ و تاعەت و عەبادەتەکانمان وەرگرە دەرسەکانمان لێ وەرگرە یا رب العالمین یا ربی خۆیە دڵمان صاف کەرەوە ساخ کەرەوە بۆ خۆت دڵمان پڕکە لە ئیخلاص بۆ خۆت یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين فايقول لقناهي من الشيء أجبوري خالي من قبولك